سیانزەیەم پرسیارکردنی شخصی السؤال في أمور الناس الشخصية پرسیارکردن لە کاروباری شخصی خەڵکە و بۆ ژنانی بەشکم نەخۆش بێ دە پێ بڵێ نەخۆشمەوە ئەم هێوەم هەیە و بۆ شووناکەی بەشکم نەخۆش بێ ئەوە چیە بە دەم و چاوتەوە هێزی بکەی خۆ کوێرای دانا توای بینی و تووشی بۆ تاوی تر بۆ چی بکە ئەیتوانی پێشۆڕێگری لێ بکە نەیتوانی تەواوەتەوە ئەوە قژە بۆ ڕووتاوەتەوە خوا هەرەوەندەی پیاوم و لەو کاتەیان ڕووتاوەتەوە هەنێم پرسیاران چیە لە خەڵکیەکەی ئەو بە چیە ژیت یەکی هەیە پرسیارەکە لە شەعبی چونکە شەعبی لە کاتی خۆیان ئەبوو جەعفەری مەنسوور زۆر بانگیە کردە مەجلیسی خۆیەوە ویستیشی بیکا بە قاضی نەیکرد خەڵکی بە چیە ژی پێی بە چیە ژی ئاو جایەکێ پرسیارێکی لێکە پێڵە بە چی ئەژیت ئەڵێ خوا ڕزقی بەرازەیە تۆ بڵێ شەعبی لەبیر بکە بە ڕزقی خوا ئەژی بەس دڵنییا بە حەرام ناخۆم بە ڕزقی خوا ئەژی یا ئەو مەعاشەکە و چەندێک قچێ بەسەریەوە تۆ قچێ بەسەریەوە یانی وەی حەسوودی پێبەری ئەوەی گاڵتەی پێ بکەی کە کەم بوو لەکوێ بووی تۆ قچێ بەسەریەوە ئەو چێ بەدەستەوە ئەو چێ لە گیرفانتا بۆ کوێ چووی خەڵک واز نایانێ لە خۆ جارێ تەلەفۆنەکە بۆ خێزانەکە و مامۆستا لەکوێیە بێ بیزانێ مامۆستا لەی تۆ قچێ بەسەرەوە پرسیار شەخسیانەکەی تۆ ئێوەیە بیکەی بەڕاستی ئەم پرسیارانە هیچی جوان نییە لە ڕووی عورفیشەوە نەک لە ڕووی شەرعەوە هەر لە ڕووی عورفیشەوە جوان نییە کابرا باوکی مردووە خەفەتە خواوە هەفتەیەکە دەی تا لە بیری چێتەوە باوکە بەچی مرد ئەبێت چیرۆگەکەی لاوەڵەوە بۆ بژێڕێتەوە بڕاتەوە ناحاڵەتە دروستاوە ئەوە بە خەڵکەی بەڕاستی یعنی ئەمانە هەمووی نەخۆشیە لە ناو کۆمەڵگایە بینی ترخۆ بێ قسەی لەسەر کەیت و قەدەغەی کەیت و باسی خراپیەکەی بکەیت و سلبیاتەکانی بەشکم خەڵک دەسی لێ هەڵگرێ